ئەمڕۆ باز لەم چەند نقطەیە دەکەم کە ئێمە و ئیخوان ئێمە و یەکگرتوو تەمەن کە ئەژڵێم ئیخوان هەر مەبەستم یەکگرتوو هەر ئیخوانە ئێستا هەردووکیان هەر یەک قاڵبن یان یەک مەدرسەی فکرین. ئیخوان سێ ڕوکنی باشی گرتبوو لە پەروەردەکردنی ئەهلی ئیسلامە، لە دروستکردنی بیرۆهۆشە، لە دروستکردنی زەمینەی فکری سیاسیە. یەکەمین شت دروستکردنی زەمینەی فکری ئیسلامی کە ئیسلام دین و دەوڵەتە. زۆر بە شێوەیەکی جوان و کارامە توانی سەنگەری عەلمانیەت جاکاتەوە لە سەنگەری ئیسلام و نەهێڵە. تەڵەن کە باسەکەم هەموو ئیخوان باسەکەم لە 1928 کە ئیمان بەنا ڕەحمەتی خوای لێبێ دروستی کردووە و پاشان لە شوباتی 1949 ڕەحمەتی خوای لێبێ ئەو شەهید کراوە. دوای ئەوەش ئیمامانێکی تر و بەڕێزانێکی تر کە هاتون شێخ حەسەن هەڵەیبی و هەتاگاتە بەم سەردەمەی ئێستا و ئیخوان بە هەزاران داعی و کەوادری گەورەی پەروەردە کردو. لانی کەم بەس لە میسران لانی کەم 10,000 کەسیان هەیە کە دکتۆرای هەبێ و بشێ بۆ ئیدارەی پەرلەمان و وەزارات و ئەو ئیدارە دەستگاکانی دەوڵەت و ئاڕاستەکردنی کۆمەڵگە. فکری سیاسی ئیخوانیژێکێکە لەو مەدرسە فکریانەی کە هەن وەکو مەدرسەی ئیمامی مەودودی ڕەحمەتی خوای لێبێ یا مەدرسەی تورابی یان مەدرسەی ئیخوان بۆ خۆی یا تەحریری ئەوانی تر. ئەم فکری ئیسلامیە خەڵکەکەی هێنایە و سەر جیل بە جیلنەوە بەنەوەی مسلمانانی هێنایە و سەرەوەی کە ئیسلام دین و دەوڵەتە و زۆر ڕێی لە چاواشەکاری عەلمانیەکان گرت و تا ڕادەیەکی زۆریش هەرچەندە لە ماخریانەیە بڵێن لە دوای ساڵی 1970ەوە لە زمانی عومەر تلمسانی ڕەحمەتی خوای لێبێ و هەروەها دواتر پەیوەندیەکان زیاتر لەگەڵ حکوومەت لەگەڵ ئەحزابی عەلمانی چوونە بەرەیەک بەشداربوون لە یەکبەرەیەکان لە ئینتیخابات و ئەمانە بەشداریان کرد. بە هەر حاڵێ من باسمان لەسەر دیدی فکری ئیسلامی ئیخوانە کە کاریگەری هەبوو لەسەر خەڵکی تر. ئێمە ئەمە ناڕمێنین، باوەڕمان وایە ئەبێ ئەمەش وەرگرین، بەڵام لەسەر ئەمە بینایەکی ترەکەین. ئەمەوەکو قاتی یەکەم وایە ئیخوان سێ ژووری تیا کردو، ئێمەمانە قاتی دووەمیش دروستکەین بیکەین بە سێ ژووری تریش لەسەرێ. ژووری فکری ئیسلامی لە سەروی ئەویش وە ژووری عەقیدەکەدا داڕێژین. ئەمانە عەقیدەیەکی تۆکمە ڕۆشن لە ڕوکنەکانی ئیمان، پێناسەی ئیمان، لقەکانی ئیمان، پێچەوانەی ئیمان، مەرجەکانی ئیمان، سنوورەکانی کوفر و ئیمان، زانینی وەلا و بەڕا، دۆستایەتی و دوژمنایەتی هەمووی پێویستە شارەزا ببین کە ئیخوان زۆری لەمانە ئێمال کردو. سەبەبی ئەوەش ئەبینین یەکگرتو لە قیاداتی یەکگرتو یەکێ بۆ بە گۆڕانێکی بۆ بە پارتی یەکێ بۆ بە یەکێتی یەکێک بەرەڵا بووە بۆ خۆی هەر بە کەیفی خۆی چی ئەڵە بە ئیسلامە هێڵێ و فڕی بەسەر ئیسلامەتێکەشەوە نەماوە. ئەنجا یەکێک دیموکراسی هەتا سەر ئەسقان بە دەردی خۆیڵێ و ئەڵە تەنها ڕێگایەکیش کە ئیسلام بێنێتەوە دیموکراسی. تەوانەمانە ئێمە لەلامان خاڵە هەمووی قسەی کاوبایە، یعنی هیچ ئەرزشێکی نییە لەلای قیمەتێکی نییە. بەڵام فکری ئیسلامی کە بۆ خۆی مهمە و قاتی یەکەمە ژوورێکە لەهی خوارە و ژوورێکی تر لەسەرەوە دروست دەکەن کە عەقیدەکەیە. ئەم عەقیدەیە پێویستە زۆر ڕۆشن و واضح بێ لەسەر ئەساسی لا ئیلاهە ئیلا الله کە دروست بوو بێت کە نەفی ئالیهە و ئەنداد و تەواغیت و ئەربابەکە وەلا و بەڕائێکی واضح و ڕۆشنی تیا بێت کە بزانین دۆستمان چێە و دوژمنیشمان چێە. لەسەر ئەساسی دینەکەش تەحدیدەکەین، لەسەر ئەساسی کورسی پەرلەمان و ئینتیخابات و پەیمانی سیاسی دیاری ناکەین. پەیمانی سیاسی ئەشێ لەگەڵ هەموو کەسێک بیکەین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ جوولەکە کردوێت. بەڵام ئەم پەیمانە سیاسیە نابێ بەوەی کە عەقیدەکەیان ڕاستکەینەوە بڵێن ئەو هەنگاویان ڕاستە و عەقیدەیان ڕاستە بە شتێکەوە مخالیفی شەرع.